بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تێر دێمەولاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان بەرواری 23 شوباتی 2023 لە سێتەوەر پێک هاتووە. سەرەتا هەروەک زۆر بەرنامەی تر لە ناڕەزایەتیە جەماوەریەکانی کوردستان و ئەم جارە ناڕەزایەتیەکان لە دەربەنی خان بەرنامەمان دەبێت. پاشان سەبارەت بە جەنگ لە ئوکرانیا کە ساڵێکی تەواوی خایەند و ڕووداوەکان لە ئوکرانیا و ئەوروپا و پاشماوەی ئەم جەنگە بەرەوکوێ دەچێت چاوپێکەوتنێکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بۆ کۆمیتەی هاوپشتیە کە بۆ خڕۆشانی جەماوەری لە ئێران و زوتنەوەی کرێکاری ئەوێ لا دەرەوەی ئێرانەوە بەڕێکەوتووە بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەو کۆمنتانی ئێوە دایدەنێن من ئاڕاستی میوانانی بەرنامەکانی دەکەم. هەر لێرەشەوە ڕابگەێنین کە لە یادی حەڤەی شوباتە هەفتەی ڕابردوو بەرنامەیەکمان هەبوو کۆمەڵێ چاوپێکەوتنیمان لەگەڵ هەڵسوڕاوانی زوتنەوەی ناڕەزایەتی ئێستای کوردستان تۆمار کردووە لە هەتا هەفتەی ئایندا بڵاوی دەکەینەوە و دەتوانێت بینەریان بن. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز هەروەک ئاماژەم پێدا کە سەبارەت بە ناڕەزایەتی جەماوەری لە دەربەندی خان بەرنامەیەکمان دەبێت و لێرەدا چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ بەڕێز حەکیم عەبدولکەریم یەکێک لە ڕێکخەران و هەڵسوڕاوانی ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتی دەربەندی خان ئێستا لە دەربەندی خان و لەگەڵمانە. کاک حەکیم ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئەم کاتەوە باش، سپاس بۆ ئێوەش. هۆکار چییە کە ماوەی چەند هەفتەیەکە لە دەربەندی خان خەڵکی هاتۆتە سەر شەقامەکان و ناڕەزایەتی خۆپیشاندان دەردەبڕن و تا ئاستی ئەوەی کە مانگرتنیش ڕابگەێنن؟ دیارە ناڕەزایەتەکانی دەربەندیخانیە وریشتیە بەڵکو دەرەنجامی کۆمەڵێک ناڕەزایەتی و خۆپیشاندان و گرتبوونەوە پێ بڵێن کوردستان و دەربەندی خان یەکێک بۆ لەو شارانەی کە خۆپیشاندان و ناڕەزایەتی تیا بووە، بە تایبەتیش ئەکرێ بڵێن لە 2006 یەک لە خۆپیشاندانە گەورەکان کە لە ئاستی کوردستانە لە دەربەندی خان ڕوودا لەبەر هۆکارەکانی نەبوونی خزمەتگوزاری بە تایبەتی ئاو کارەباوە سوتەمەنی. ئەلبەتە ئەم ناڕزایەتیانەی ئێستا زنجیرەیەکە لەو هەڵقەیەکە لەو زنجیرە ناڕزایەتیانەی کە لە ساڵانی پێشوودا ڕوویداوە و دەربەندی خان خۆی بۆ خۆی تایبەتمەندێکی ئێوش تایبەتمەندیەکە کە هەمیشە لە هەر شوێنێک و لە هەر ناوچەیەک باسی دەربەندی خانەکەی باس لەوەکرێکە ئەم شارە شارێکی بزێوە، شارێکی بڵاوە، شارێکە ئاستی ڕۆشنفکری بە تایبەتی ئاستی دەربڕینی ناڕزایەتیەکان و ئاستێکی دیایە کە ئەتوانین بڵێن بوارێکی بزوتنەوەی کۆمەڵایەتی لەم شارە هەر هەبووە، بە تایبەتی بزوتنەوە چەپەکان. بۆیە ناڕزایەتی ئەم جارە دەگەڕێتەوە بۆ سێ داواکاری بنەڕەتیمان. یەک لە داواکاریەکانمان بریتە لە دابینکردنی ئاوی پاک بۆ خواردنەوە. ئەلبەتە دەربەندی خان یەکێکە لەو شارانەی کە سەرچاوی دەستکەوتنی ئاوەکەی لە دەریای دەربەندی خانەوە بێت. لە دوای 2008 بە تایبەتی دوای ئەوەی کە بینرا لە ناو دەریاچەی دەربەندی خانە ژمارەیەکی زۆر لە ماسێکدار بوونەتەوە مردوون، بە تایبەتی لە ناوچەی جەرداسنە و شوێنەکانی تر کە دەریاچەی دەربەندی خان ئەکرد سەر دەریاچەی دەربەندی خان دەرکەوت. ئەم ماسیانە مردارە بنەوە ژمارەیەکی زۆر بێشمار و دوای پشتینەکان حکم پشتینەکانی کردوتی ئەمە مادەکانی ئۆرگان و فۆسفێتەکانی زۆرە لەگەڵ مادەی قڕقوشم، ئەم مادانە کە هەموو مادەی مەترسیدار و نابێت بخورێتەوە. حکومەت خۆی لە بەڕێوەبەرادی تەندروستی گەرمیان ئەو کاتە نامەی نووسراوی داوە بە قایمقامەتی قەزای دەربەندی خان لەو کاتا کە ئەڵێ ئەبێ دانیشتوانی دەربەندی خان ئەو ساڵش وشکە ساڵی بوو دانیشتوانی کە
ئاوی دەربەندیخان شیاوی خواردن نییە بەڵکو دەبێت بگەڕن بە سەرچاوی ترا ئەلبەتە و کاتە قایمقام بە هەروە کارێک بۆ یەک دیێڕی نووسیوەڵێت کاتی جاردان نیێواتە ئەبێ ئەمە بشارێتەوە لە خەڵگەمە بۆ خۆی جێ تێبینی و ڕەخ نەبوو دوای ئەوە بەردەوامیە بوو لە ساڵی 2013 خۆی داخرا و هاتە ژێر باری ئەوەی کە بڕیارەوەی کە بۆ پاڵاوتنی ئەو ئاوە بەڵام بەداخەوە لە 2013 هەتا ئەم ساتەوەختە ئەو کۆمپانیای پاڵاوتنی ئاوە لە دەربەندیخان تەواو نەبووە بۆیە ناڕزایەتەکانی دەربەندیخان یەکێکە لەو یەکێک لە داواکاری سەرەکیەکانمان ئەو بوو داواکاری ترمانێ کە لە ناو ئەم ناڕزایەتیانە دامانناوە داواکاری دۆم بریتیە لە چاکردنی ڕەوشی کارەبا ئەلبەت بە هەموو پێوەرێکی کۆمەڵایەتی و ئەخلاقی یعنی ئەم ئاو کارەبا و ڕێگاوبان ئەمانە یەک لە مافە سەرەتایەکانن ینی بۆ ئینسان ناکرێت ینی ئەمە بکرێت بە داخوازی بەڵکو ئەرکی حکوومەتەکە بێ قەید و شەرط دابینیکە و هەروە لە نەبوونی ڕێگاوبانی باش خۆتان ڕەنگە ئاگاتان لەو بێ کە ڕێگەی دەربەندیخان کەلات دەربەندیخان سلێمانی ڕێگەیەکی زۆر مەترسیدارە سەدان کەس بوونەتە قوربانی ئەو ڕێگە بەڵام بەداخەوە تا ئێستا چارێکی بۆ نەکراوە ئەمە جگە لە بابەتی ڕەوشی تەندروستی و خراپی هەموو بوارەکاری نەبوونی شوێنیشکردن ئەمانە هەر هەموو هۆکارێکن بۆ ئەوەی کە خەڵکۆ بێتەوە ئەگەر چی ئەم ناڕزایەتیان ناڕزایەتێکی خزمەت ماڵێن ئەمە نەدە دەرەجامی سەتی خراپی حکومڕانی فاشلی ئەم هەرێمەیە بۆی نەیتوانێت کە حکوومەتێک دروستکە کە ئەم بەزانین سەرۆت و سامانێکی زۆر گەورە هەیە و پارێکی زۆر هەیە و داهاتێکی زۆر هەیە بەڵام بەداخەوە ئەوان ئەوەی کە ناوێنێن ئابوووریەکان بۆتە ئابوووریەکی تەبعی وابەستەی بە دەوڵەتانەوە و لەبەر ئەوەی کە ئەم حکوومەتە لەسەر بنەمایی اقتصادێکی ڕێعی اقتصادێکی نەوتی بنیاد نراوە بۆیە ئەو سەرۆت و سامانەکەی لەبریەوە تەوزیع بکە ئەوەی کە ئەوەی تۆ نەوت بچێننەوە تۆی کە بەرهەمێنن بیکەن بە پرۆژەی بنیەی تحتیەوەی کە بێڵن ژێرخانی ئابووری کۆمەڵاتی بەڵام بەداخەوە لە چەک و لە هێزە تایبەتەکان و لە بواری پاراستنیە دەربەندیخان نمونەیەکە لە کۆی هەرێمی کوردستان و نمونەیەکە لە کۆی عێراق و ناوچەکە چونکە ئەو سانە ئێستا حکومڕانیەکەن لە کوردستان و لە جیهاندا بەڕاستی ئەکرێ بڵێن نەک سەرمایەداری حکومێکە بەڵکو سیستەمی ئەداری جەشە ئەوەی بە عەرەبی پێڵەن چاوچنۆک یاکە لە خەڵکو و مافی خەڵکو و مافی ئازادیەکانی خەڵکو و مافە حقوقە سەرەتایەکانیان کە نان و ئاو مەسکەن و شوێنی حەوانەوە و دابینکردنی کار بۆ گەنج و هەروەها ئەم کەم و کوڕانێش کە من باسم کرد لە دەربەندیخانە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە دەربەندیخان جارێکی تر هاتوۆتە سەر شەقام بە شێوەیەکی گشتی پشتیوانی خەڵکو و دانیشتوانی دەربەندیخان چۆن بووە بۆ ئەم ناڕەزایەتیەی کە ئێوە بەڕێتەخستووە خۆشبەختانە ئەم جاریان ناڕەزایەتیەکە بە حکمی ئەوەی کە نەمانێڵاوکەمەی سیاسی تیا بکرێت نەمانێڵا ئیستیغلال بکرێت و خەڵک بێت سواری شەپۆلی ناڕەزایەتەکانی خەڵک بکرێت بێت لەبەر ئەم ناڕەزایەتیانە ناڕەزایەتێکی مەدەنیە و خزمەت گوزاریە و هیچ بڵێن ئەکرێ ئەوەی کە لەوێ دانیشتووە تەواوی بۆچوون و لایەنە سیاسیەکان هەموو خەڵکی دیابێ چونکە هەر هەموو مرۆڤێک لە دەربەندیخانە هەموو تاکێکی دەربەندیخان ئەو ئاوە خواردە ئەو پیسە جا تۆ ئایدۆلۆژیا دڕوانینت بیرکردنەوەی فکریت بیرکردنەوەی ئاینیت هەرچێک بێت تۆ ئای پیسە خۆیتەوە بۆیە ئەمە دافعێکی گەورە بوو پاڵنەرێکی گەورە بوو کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی دەربەندیخان دەمەیان چین و توێژەکان هەمووی ینی گەنج پیرژن ئەوەی کە پێڵی کۆمەلگا حزورێکی هەیە لەوێ ڕاستە ئەتوانین بڵێن بەهۆی ئەو بارودۆخە ئابووریە بەهۆی ئەو سیستەمە سیاسیە سەقەتەوە بەهۆی ئەو پلان گێڕێگەورەی کە ئەم حکومەتانی دراوسی و دەوروبەرێکن لەگەڵ ئەم حکومەتی خۆجەیە
بەوەی کە خەڵک بێ ئیرادە بکەن جۆرە لە ئیرادیان دروستکەوە بەس ئەتوان بڵێن لە دەربەندیخان جارێکی تر ئیرادە گەڕاوە بۆ خەڵک و ئەتوان بڵێن خەڵکی کوردستان ئەگەر ڕابەرایەتی بکرێ ئەگەر خەڵکی دڵسۆزە بێ سوورە لەسەر ئەوەی کە داخوازەکانی بکە بەڵێ پێشتیوانێکی فراوان و ئەوە بۆ ماوەی 23 لەسەر شەقامە ئەمە چ مانایەکە گەێنێ مانایەکە گەێنێ کە هۆشیارێکێ لەوەی کە خەڵک مافی هەیە و ئەم زەوت کراوە و بۆ زەوتکردن مافەش پێویستی بەجۆ و بزودنەوەی کۆمەڵایەتی و مەدەنی و ئەی دەسەڵاتداران هەڵوێستیان چۆن بۆ لە بەرامبەر ئەم ناڕەزاتی ئێوە و چەندێک بەڵێن دراوەکە ئەو خواست و داواکاریانەی جەماوەری ناڕازی دەربەندیخان هەیە بووە وەڵامی پێ بداتەوە. دەسەڵاتداران بەداخەوە ینی ئێمە لەگەڵ کە هاتینە سەر شەقام من ئەمە مەلەفێکە ئەم وەرەق ئەمە کە ئەیبینی هەر هەمووی ئەگەر بیشی بین ئەمە هەمووی فحوسادەکە بە دەرخەری وەیەکە ئەم ئاوەی ئێمە پیسە ئەمە لە ساڵی چەند ئەمە هەمووی کتابەکان ئەگەر مێژووی کتابەکان بتوانین دەرکەوێت هەمووی 2013 و 2010 و 2014 هەمووی بەقسەکانی خۆیانەکەڵێ ئاوی دەربەندیخان پیسە خزمەتگوزاری نیە پێویستە کۆمپانیا بدە ئەم حکومەتە لە زۆر وعدی داوا بەڵێنی داوا ئێمە لەم کاتە کە خەڵکەکە هاتە سەر شەقام لە ڕاستیە ئەکرێ بڵێن کەسانەی وەکۆ کەسانەی کە سەرپەرشتیاری ئیداری ئەو سەکۆی ناڕزایەتیان ئێمە وتمە لەگەڵ دەسڵاتدا دانیشین چونکە بەڕاستی وعدی زۆر دراوە پێمان ئەم نووسراوی 2013 بەدەسوخەتی بەڕێز پارێزگاری ئەو کاتەی سلێمانی کە لە 2013 جدی لە ماوەی 3 مانگونیوە ئەوێ ئاوی دەربەندیخان پاک بکرێتەوە و تا ئەو کاتەشە بێ ئاویان بە تەنکی بۆ بووین کەواتە ئێمە بەڕاستی بەداخەوە ئەو متمانە نەماوە لە بینی حکومەت و لە بینی خەڵکا بۆیە پێشنیارێت راتە ڕۆ ئەوی شەوەی ڕەف زمان نەکرد وەکو بژاردەیەکەی شەو بوو کە 50 کەسێک لە کەسایەتی ڕۆشنبیر کەسایەتی سیاسی پێشمەرگەی دێرین خەڵکێکی نیشتمان بەپرسی یەکەم هەموو حیزبەکان لەگەڵ مامۆستایانی ئاینیەمانە کۆمسیۆنێکیان دروست کرد وەکو حەڵقەیەک لە بینی ئێمە و لە بینی دەسڵاتە ئەلبەت لەوێ چوبوون وعد و وعودێکیان وەرگرتووە خۆشبەختانە ئاماژەیەکەیە بۆ ئەوەی کە بڵێن جۆرێ لە بەدەنگاوە هاتن هەیە بۆ ئەو داواکاریانەیەمە بە تایبەتی لە چاکردنی پرۆژەی پاڵاوتنی ئاوەکەی ئاوی دەربەندیخان بەڵام ستاف ئەماش هەیە ینی تێگەشتنێ لە بینمانە بەڵام هەتا ئەم سادەوڵە بە شوەیەکی ڕسمی کۆنکریتی یا بە شوێت دیکۆمنتێک پێمان نەگەشتووە کە بڵێن بەڵێ ئەوە کۆمپانیای ئۆهیتان کە کۆمپانیایکی تورکیە هاتەوە سەر کارگەی خۆی بکات و ئامانجی ئەمە لە ئامانجی سەرەکیمانەوەی کە ئەو کۆمپانیا بێتەوە سەرکاری خۆی و بۆیە ساحەکەشمان چۆڵ نەکردو سەر ڕای ئەو بەڵێنانە بۆی دڵنیابین لەوە ئەگەر ئومێ دەکەین کە لەم ڕۆژانی دوایە کاربەدەستان و دەسڵات لە هەرێکستان وەڵاممانداتەوە و کۆمپانیا ئەوەکە بێتە خۆی کارکە ئێمە تەنها ئەوە نییە کۆمپانیاکە کارکە بەڵکو کێشێکی ترمانەوەش ئەو پێوەری ئاوەیە کە دانراوە دەربەندیخانیان پیان وایە زوڵیان لێکراوە لەوەی کە پێوەری ئاویان بۆ داناوە پێوەری ئاو هەمومان ئەزانین پێوەری ئاو بۆ ئاوێکی پاکە و ئاوێکی 24 ساعتیە ئەم پێوەرە دوو کۆمپانیا کردو دوو کۆمپانیا حیزبیەوە شەرعەتی قانونی نیە ئەم پێوەرەی کە زیرەکەی کە ئیسا لە کوردستان دانراوە دەربەندیخان یەکێکە لەو شارانەی کەوێ ڕەفزگادە چونکە لە ڕووی یاسایی و لە پەرلەمانی کوردستان لەگەڵ تێبینیمان لەسەر پەرلەمانی کوردستان بەڵام لە کۆتایە سیانی خۆی تێنە پەڕانەوە بێت بە یاسایەک لە پەرلەمان و دەرچێ بەڵکو بەرژۆندی دوو حیزبم کۆمپانیەدەوە هەندێک لەو پێوەرانەی کە ئێستا لە دەربەندیخانە هەیە کە ئەڕێی وەکو ئەمەڵ ئێمە پێوەرەکەی منە کاکە 2 ملیۆن دلار دیناری وا دەدە بەڵام ئەڵێ کاکە ئەم پێوەری تۆ تەزویرە واتە کۆمپانیاکە تەزویرە کاکە من لە تۆم کڕیۆ لە ئاوی دەربەندیخان بە دایرەی ئاوی دەربەندیخان یعنی ئەمە کێشێک یعنی دوکاندارێک چایخانەیە لە دەربەند 4 ملیۆن و 500
590,000 ئای بۆ هاتووە 4,500,000 چونکە پیۆرەکە هەوا خوێنێت. یعنی ئەمە داوامان کردو ئەمڕۆژ لە داواکاری ئێمە یعنی تقریبا 500 تا 600 ئیمزامان کۆ کردەوە 500 بۆ 600 ئیمزای هاوڵاتیانمان کۆ کردەوە لە دەربەندیخان ئەڵبەتەوە ئیمزاکانە 500 بۆ 600 ئیمزا کۆمان کردەوە ئیمزاکانمان من لە داواکاری گشتی پێشکەشمان کردووە کە بە دوواداچوون بکەوە ئەو کەسانی کە بەرپرسن لەوەی کە هۆکارن لە دواکەوتنی تەوابوونی ئەو پرۆژەوە ئەو پێوەشکە شتێک یاسایی نییە و دەربەندیخانەکان داواکەن ئەو پیۆرە لابرێ کۆمپانیا بۆ سەر دوو و ئەو پارەی لە قۆناغەکانی پێشرا لەبەرەوەکە ئایپیزەوە نەک ئایپیز بەڵکوژار بووە ئێمە داواکەین کە دەربەندیخان لێ خۆشبوونی بۆ بکرێت لەو پارە بۆیە ئەکرێ بڵێن لە وەکو جوابی فعلی پرسیارەکەت هەتا ئێستا ئێمە بەردەوامین لە شێوازە خەباتەکان وەکو باسیش کرد لە بەلانەت هەندێ برادەرمان حوت برادێکمان مانیشی گل لە خواردن مانگرتنی گل لە خواردن وەکو احتیجاجێ و یەکی سێمان داناوە بۆی دەسڵات بە فعل بتوانێت وەڵامی داخواسەکانمان بداتەوە ومێ دەکەین کە وەڵام بداتەوە چونکەمە کللتورێکی شارستانیەوە دوو لە هەموو تونند و تیژیەوە دوو لەوەی کە تەوزیفی سیاسی بگرێت خەڵکێک هاتوۆتە سەر و خۆشببختانە زۆر لایەن و کەسایەتی و بزوتنەوەی سیاسی و پەرلەمانتاری هەندێک لەناو قەوسێکا کە ئەکرێ بڵێن بە دەنگدەنکیان دڵسۆزن ماونەتەوە ئەوانە هاتوو سەرداریان کرد حیزبی سیاسی و ڕەوتە چەپەکان و مامۆستایانی ئاینەمانە هەر هەمووی هاتوونەتە پشتی ئەم حرەکەتەوە لەبەرەوە کۆمە حرەکەتێکی داخوازی حەق و خەڵکە. لێرە بەدواوە چی کارێکی تر چی چالاکێکی ترتان لە دەستورکارایە؟ لێرە جارە ئومێ دەکەین کە یەکی سێ بە جۆرێک لە جۆرەکان ئەو وەڵامەمان بدەنەوە کە ئیتر ئێمە وەکو خێمەی ناڕزایەتیەکان لابین و ئەگەر لاشی بین ئەوە دڵنیا بە ئیشمان زۆر ئەمێنێ چووکە ئیشەکان یەکی لەوانەیە چارەسەرکردنی ڕەوشی کارەبایە کە ئێمە لە ئەنجامی ناڕزایەتیەکان 2 ساعت کارەبایان دا پێمان واتە 2 ساعت کارەبا دەربەندیخان 12 ساعتی کارەبای نیشتیمانی هەیە و هەندێک لە سوشیال میدیا کەسێمانی 6 ساعت کارەبای نیشتیمانی هەیە. ئێمە بە جۆرێک لە جۆرەکان دەستکەوتێک بووە بەڵام دەستکە لە ئاستی تومحی ئێمانیە و هەوڵ دەدەین زیاتری بەوە پێمان وایە کە تاکە شتێک ئەوەیە کە خەڵک مافیەوەی کارەبای 24 ساعتی بێت و لە ئایندەشە ئەگەر دەوڵەت حکومەت بێتە سەر کارێکی باشەکات شی بۆ ئێمەش ئەگەر نەیە دڵنیا بە لەوە ڕێگە چارەی ترگیرە بەر ڕەنگە کارگەری زیاتر بێت و فعالێتی لەسەر شێوازی بەڕێوەبردنیان خراپتر بێت بە نیسبەت ئەوانەوە بۆ خەڵک باش. لێرەدا بە گرنگی ێزانم پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوە بکەم ئەویش پرسیار لەوە دەکات سەبارەت بە ڕۆڵی ژنان لە خۆپیشاندانەکانە چۆن هەڵدەسەنگێنن. ئەلبەتە دەربەندیخان ئەتوان بڵێم شارێکە ینی با لە دەرەوەی بزوتنەوەی مەدەنی و خزمەت گوزارێکان و بێن بە بۆنی سیاسی و خوێنەوەیکی کۆمەڵاسی بۆ دەربەندیخان بکەین. دەربەندیخان بە گوێرەی ئەوەی کە ناوچەیەک بووە لە کۆمپانیای ئەجنەبی تیا بۆ بێگانەکان تیا بۆەوە بەردەوام حرەکەتی کرێکاری بزوتنەوەی کرێکاری و نەقابی لەم شارە لە ساڵی نیوەی چلەکانەوە پێش پەنجاکانەیە و بزوتنەوەیکی فەلاحی لە منتیقا بووە و حرەکات چەپی بە تایبەتی و کاتە کە شوێەکان لەم منتیقا بوون کاریگەری گەورەیان بۆ لە جۆرێ لە هۆشمەندی لای خەڵکی ناوچەی دەربەندیخان و ئەمە بۆ پێش قۆناغی پێشووتر و لە قۆناغی دوای ڕاپەڕینشۆ دەربەندیخان شارێک وە لەو شارانەی کە بەردەوام عقوبەی سیاسی پارتە سیاسەکانی و بەشداریژن بەڕاستی لەم ئەگەر بەراورد بە پیاوگەین ئەکید حزوری کەم بووە بەڵام بەشدارێکی بەردەوامیان بووە قسەیان بووە لە سەرمای قسەیان کردووە ناڕزایەتیەکان
کەناڵەکانی ڕاگەیان بەڵامی تر ئەو دەرفەتەوە ئەو بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتی و ژمونی تیاراتی بەداخەوە دەژن جۆرێک لە ئاستەنگی دروستەکە پێویستمان بۆ هەیە کە جۆرێک لە پەروەدە بکەینەوەکەوەی ژنانی زیاتر فعال و ئەکتیڤ بن لەناو چالاکیەکانە دڵخۆشین بۆی بەشدارێکی باشە بۆ ئاڕادەیەک. بەڕێز حەکیم عەبدولکەریم ڕۆژگاری دروستنەوەی ناڕەزایەتی جەماوەری لە دەربەنی خان و یەکێک لە چالاکوانان و بەڕێکخەرانی ئەو خۆپشاندانانەی دەربەنی خان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. بەڵێ بینەران وچانێک دەدەین و پاشان بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان. بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و ساڵێکی تەواوی خایەن جەنگی ئوکرانیاوە هێشتا بەردەوامە. بۆ تاوتێکردنی ئەم بابەتە سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر موحسین کەریمان لە گەڵدایە. موحسین کەریم ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەت باش سپاس بۆ ئێوەش. ساڵێکی تەواو بەسەر جەنگی ئوکرانیادا دروستتر بڵێن هێرشی رووسیا بۆ سەر ئوکرانیا دەستی پێکردووە دوێنێ بووە ساڵێکی تەواو بەڵام هێشتا جەنگ بەردەوامە. باز دەکرێت کە زۆرترین هێزی رووسیا لە ئوکرانیا ئێستا مەوجودەوە. باز لەوەش دەکرێت کە هێشتا سەختترین جەنگەکان قۆناغەکانی ئەم جەنگە بەڕێوە هێشتا کۆتایی پێ نەهاتووە. ئەم جەنگە چییە ئێستا لە ناوەندی ئەوروپای ڕوویدا و ساڵێکی خایاندووە و هێشتا بەردەوامیشە؟ بەڵێ پێم وایە کە بە پێ و لێکدانانی کە پێشتریش بە جۆرێک لە میدیاکانە ئێمە بڵاومان کردو ئەم حیزبی ئێمە هەم خۆشم لە فرسەتی جۆراجۆرە کە لەسەر و مەسەلەی قسەم کردووە. ئەم جەنگەی کە هەیە بەڕاستی جەنگی بینی ئۆکرانیا و بینی رووسیا نییە. ئەم جەنگە جەنگی بینی رووسیا و بینی ناتۆیە کە رووسیا بەرحاڵ بۆ پێشگرتن بە پەرەگرتنی یا بە درێژبوونەوەی کشانی ناتۆ بەرەو سنوورەکانی رووسیا و جۆرێک گەماروی رووسیا وەکو حملێکی استیباقی وەکو حملێکی پێشگیرانە ئەم هێرشەی کردە سەر ئۆکرانیەوە. دواتریش با بڵێن لە پرۆسەی شەڕەکەیە ئەبینین کە دەور و نەخشی ناتۆ و دەوڵەتانی غەربی ئەمریکا و بەریتانیا و بە ئەڵمانیا و فەڕەنسا و هەموو وڵاتانی ئەوروپا بە ئەمریکاشەوە یعنی وازحە کە ڕاستەوخۆ هاوکاری ئۆکرانیاکەن. یعنی پێم وانییە کە کەسێک مابێ ئێستا ئەمە بە جەنگی بینی ئۆکرانیا و رووسیا ناوزەت بکە ناوبەرێ بەڵکو بەڕای من جەنگی بینی ناتۆ و رووسایە کە ئۆکرانیا بە نوێنەرایەتی بە نیابەتی ناتۆ خەریکەم جەنگاکە لەگەڵ رووسیا. بۆیە مەسەلەی درێژبوونەوە کەشی مەسەلەی ئەوەی کە ساڵێکی خایاندووە و ڕەنگە درێژتیش بێتەوە بە بڕای من هەر لەسەر و بنەمایە هۆکارەکەی ئەوەیە کە ئەمە شەڕی بینی رووسیا و ئۆکرانیا نییە. چکە هەمومان نەزانین کە رووسیا لەباری سەربازی لەباری ئیمکاناتی عەسکەری ئیمکاناتی حتمەن لە ئۆکرانیا بەهێزتر لە هەموو بارێک و لە ڕووی چەکۆ لە ڕووی خیبرەی عەسکەری و لە ڕووی تەکنۆلۆژیای شەڕە و ئەوانەوە. بەڵام ئەوەی کە بەرحاڵ مەوزوعەکەی درێژکردۆ بە بڕای من دەور و نەخشی ڕۆژئاوای و ئەمریکا لە مەسەلەی شەڕەکە کە حتمەن چ ئیمکاناتی تەسلیحاتی چ ئیمکاناتی زانیاری مخابەراتی و بابڕین ئەوانە هەمووی دەوریە نەخشیە لەسەرەوەی کە نەوعێک کاریگەری سەربازی رووسیا کەمتر کاتەوە. مەسەن هەموو ینی هیچ کەسێک گومای لەوە نییە کە هاوکاری مخابەراتیەکان هاوکاری بابڵین ئینفۆرماتیکەکان هاوکاریە سەربازی معلوماتە سەربازیەکان ئەمانە هەمووی هەتا زۆر جار ڕەنگە غیتا و بابڵین سەرپۆشی ئەمنی بۆ لە بەرامبەر
هێرشەکانی رووسیا ئەمانە بە شێوازی جۆراوجو تەکنۆلۆژیا عسکەری نەخشی هەبێ بێزگەلەوەی کە کۆمەڵێک چەک و تەقەمەنی پێشکەوتو دراوە بە ئۆکرانیەوە خۆشتان ئاگادان کە هەمیشە رووسیا بەشێ لە حەزەرەکانیەوەی کاڵێ غەرب یا ئەمریکا و ناتۆ ئەمانە ڕاستەخواتون ناو شەڕەکە و لە ڕێگەی ئەوەی تەسلیحات کۆمەکی چەک بە کۆمەکی مالی کۆمەکی چەک کۆمەکی خەبیر و شارەزای عسکەری بە کێف و بە ئۆکرانی ئەمانە هەمووی ڕاستەخۆ لە بەرامبەر رووسیا ینی بانگەشەی بۆ کە رووسیا باسی لەوەکە کەمە ڕاستەخۆیان هاتوون بە شێوەیەک ینی شەڕێوینەکە تا زۆر جار تادیداتی خۆتان ئاگادان تادیداتی شەڕی ئەتۆمی لەسەر ینی لەلایەن رووسیا و بە جۆرێک لە فەزای با بڵین میلیتاریزمی ئێستا باسەکە کە احتیمالیەوە تا بە جۆرێک پەنا ببرێتە بەر چەکی ئەتۆمی قسەم لەوە نیە ئەوەی کە چەند ئەمە عملێ بێت و یانە چەند ئەمە ڕوایدیانە بەڵام بەرحەڵەوەی کە مەسەن بەم زمان تادیدا دەکرێت کە گەری شەڕی ئەتۆمیە گەریەوەی کە وەزعەکە بەم خراپتر بە معناوە کەم شەڕی بینی دوو قوتبە بەڕاستی و بەشێکە بە بڕای من لە پرۆسەیەکی گشتگیرتر لە ئاسی دنیا کە مەسەلەی کۆتای هاتی یا با بڵین بە جۆرێک مۆردانە لە کۆتای هاتی دنیای یە قوتبی کە دەورانێک مەسەن ئەمریکای ویست دروستی بکات لە دوای ڕوخانی بلۆکی شەرقەوە و چاکەرەکردن و با بڵین بەرزبوونەوە سەر هەڵدانی دنیای فرە قوتبیە کە ئێستا بەوازەحی بەبینرێ مەسەن قوتبی چینە بینرێکە و قوتبێکی اقتصادی وردەوە دەخەریکە لەباری سیاسی و عسکەری و مەسەن خۆی بیناکە دەژگو قوتبێک تەکمیلەی اقتصادەکەی ینی بڵێن وەکو تەکمیلەی پێگەی اقتصادەکەی پێگەی عسکەری و سیاسیشی لە ئاسی دنیا بەرێتە پێشەوە ئەمەی رووسیا کەوتمان بەرحاڵ جارێکی کە ئەوێت کە بەم شێوەیە مەسەن پێش بەوە بگرێکە ینی وەکو هێزێک و قوتبێکی سەرەکی اقتصادی عسکەری بخرێتە دواوە بە بڕای من ینی ئەم شەڕە بەشێکە لە شەڕێکی فراوانتری بینی ئەم هێزانە کە وەکو چۆن بڵێن ژانی لەدایکبوونی دنیای فرە قوتبیە کە لەسەر کەلاوەکانی جیهانی یە قوتبی کە بە هیچ کاتێک نەیتوانی ئەمە تەسبیت بێ بەڵام ینی لەسەر ئەم هینە خەریکە ئەم شەڕە وەکو با بڵێن بەشێک لە پرۆسەیەکی گشتگیرتر کە مەسەلەی بە جۆرە شکڵگرتنی جیهانی فرە قوتبی ئەمە بۆیە بە بڕای من مەسەلەی شەڕەکەی بەم شێوە درێژ کردەوە فاکتەرەکانی فاکتەری جۆراوجۆ لەما دەورێکە کوتەنا فاکتەری شەڕی بینی یابڕین رووسیا ئۆکرانیانە. بەڵام زۆر جار کە جەنگ ئەبێت لە جیهاندا لایەنەکانی بەشدار بوو جاروبار باز لە ئاشتی دەکەن باز لە ئاگربەست دەکەن بەڵام لە دوای مانگی ئایاری ساڵی ڕابردووەوە لەم جەنگەدا هیچ شتێک لەو بابەتەوە قسەی لەسەر نەکراوە نە ئاشتی نەتەنانەت ئاگربەست هۆکاری ئەمە چییە؟ من پێم وایە کە زان چۆن مەسەلەی ئاشتی مەسەلەیە کە مەربوطە بۆ یا پێوەستە بۆی کە چەند ئەهدافەکانی ئەم هێزانە جێبەجێ بووە مەسەڵەن تۆ دیقەت بە تا لە شەڕەکانی پێشووتریشە شەڕی جیهانی یەکەم شەڕی جیهانی دووەم یعنی کاتێ ئاشتی بۆ بە عەمەلی و هەتا کاتێکە چوەتە مەجرای عەمەلیەوە کە ئیتر بە جۆرێک هێزەکان نەوعێک لە سەرکەوتنیان بەدەستێناوە نەوعێک شکست بەسەر بەرامبەر بووە وەیتر پرۆسەی جەنگ بە جۆرێک کۆتایی هاتۆ گەشتۆ سەرەوەی کە تێبێت تەقسیمی غەنایم بکەن تەقسیمی دەستکەوتەکان بکەن مەسەن براوە بەشی خۆی بەرێت دۆڕا و بەشی خۆی تەسلیم کایانی ینی مەوزوعەکە بە بڕای من ئەمە نەبراوەتەوە ینی ئەم جەنگە لە ئازال جاریە لە ئازال بەڕێکەوتووە ینی ئەمە پرۆسەیەکە کە مەسەن ڕەنگە چەندین ساڵیش بخانێ بەڕاستی ئەمە بۆیە بە بڕای من مەسەلەی هەتا ئاشتی گەردیقەت بێ مەسەن وەکو خۆشی باس کرد چەند جارێک باسی ئاشتی کراوە بەڵام ینی ئەم ینی ناکرێ مەسەن شەڕێک دەستی پێکەوتمان بەشێک لە شەڕێکی فراوانتری جیهانی ئەمە ئامانجەکانی نەپێکاوە هێشتا ئامانجەکانی بەدین هاتووە ناکرێ مەسەن باسی ئاشتی بکرێ ینی غەرب بێ پاششێکی تەواو بە رووسیا بکە و محاولەکانی هەمووی ئەمەیە رووسیا لەم پرۆسی بڵین شکلگیری قوتابی جیهانیە بیکاتە دەرەوە بە جۆرێک گەر پاشەکە بە رووسیا بکە بەڕای من زەربەیەک لە چین بادووە عەمەلی با بڵین پرۆسەی سەرهەڵدانی دنیای فرە قوتبی بۆ ماوەیەکی کەس دوار بخات ینی بەڕای من سیاسەتی ئەمریکا ئەمەیە ینی هەتا فشارەکانی بۆ سەر ئەوروپا ئەمەیە کە بە جۆرێک ئەم واقعەتی کە هێشتا هەژمونی ئەمریکا بە جۆرێک لەسەر ئەوروپا بە جۆرێک کەمتر لەسەر دنیا هەیە ئەم هەژمونیە ڕای کێشێ بەڵام ئەمە معلومە کە لەباری واقعیت تەواو بووە ینی لەباری تاریخی تەواو بوو ئەمە حتمما ڕۆژەکانی کۆتایی خۆی هینەکات با بڵین ئەپێوێ بۆیە بە بڕای من مەسەلەی شەڕ با بڵین ئەهدافەکانی ئەم کێشمەکێشەی کە ئێستا هەیە تا گەر تەحویل بۆ شەرێکی سەراپاگیر کە بەرحەم من نازانم ئەوە بێیانە بەڵام
ئەمە کاتێک پرۆسی ئاشتیە کاتێک مەسەلەی ئاشتی ئەوێ بە مەسەرێکی عملی کە ئەهدافەکانی ئەم جەنگە وە کێشمەکێشەکان و تەقابلەکان هێزەکانی کە لەم مەسەلەیە دەرگیرن دەوریان هەیە ئەمانە حتمما هەرێکە توانی بێتی لەسەر بەشی خۆی قانع بێ بە بەشی خۆی وە بەرحاڵ یا ئەوەتە مەسەلەن لا یەکسەرەکەوێت یا ئەوەتە مەسەن ئەزانن کە لەم مەرحەلەیە ناتوان کێشەکان یەکلای کەنەوە و ممکنە مخاطەی گەورەتر بکەن لەینان و کاتە مەجبور بن لە چۆن لە بینە مەسەن لەینێکی وەسەتیە ڕایگرن بەڵام من پێم وایە کەمە هەر مەسلەیەکی موقەتە بێت و ڕەنگە چەندی ساڵ در جاری کە سەر هەڵباتەوە بە قەناعەتی من چونکە مەسەلەی زان چۆن مەسەلەی ئەوەی کە جیهانی فرەقوتبی ئەبێ شقل بگرێت ینی تا ئەو کاتی کە دنیای سەرمایه‌داریە من قسەکانمە کە بەداخەوە تا ئەو کاتی کە زوتنەوەی کرێکاری سۆشیالیستی و کۆمۆنیستی زەعیفەوە ناتوانێت دەورێکی یەکلاکەرەوەی هەبێت لەسەر ساحەی سیاسەتی جیهانیە و ناتوانێت ئەم ئەزعبەرە و شوێنەگرینکە تا ئەو کاتی سەرمایه‌داری هەبێت بە بڕای من ئەم مەسەلەی جیهانی فرەقوتبی پرۆسەیەکە کە بێت بە تەکاملی خۆی بکات و وەکوتم ئەمە ینی هێشتا ئەمە مەسەن سەرەتایەتی و هەنگاوەکانی داهاتوو بە ئەشکالی جۆراجۆر خۆی دەرەخاتەوە گەر هەتا ئەم شەڕی ئێستش ئەگەر بۆن منە ڕابوەستێ بە جۆرێک سڵحێ بکرێ ئەم سڵحە پایدار نابێ و دەورانێکی جاریکە بە شکلی تر بە جۆرای تر مەسەن کێشمەکێشەکان و بەرگژەکان دەست پێکاتەوە ڕای ئەشکالی تەقابلی ئەسکەری پێکدادانی ئەسکەریش بەخۆیە بگرێتەوە جارێکیکە چەند جارێک و بەتایبەتی لە ماوەی ڕابردوودا لە کیڤ و لە زاری زلمسکیشەوە بەتایبەتی ئاماژە بەوە دراوە کە پشتیوانیەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا خەریکە لە چاو ڕابردووە ڕوو لە لێژی دەکات کەم دەکاتەوە بە جۆرێک یانەوێ هانیان بدەن کە دەستبەرداری ئوکرانیا نەبن ئەگەر بیانەوە ئوکرانیا لەم جەنگەدا بە سەرکەوتووی بچێتە پێشەوە و تەنانەت داوایان کردووە کە ئیتر ئوکرانە دەستکات بە ئەوەی کە هێرشیش کات و پێویستی بۆ بنە بە فڕۆکەی جەنگی هەیە. ئەکرێ بڵێن کە لە جێگەیەکدا کە ئیتر وڵاتانی ئەوروپا و ناتۆ ئەمریکا پێویستیان بە ئوکرانیا نەمێنێت دەستبەرداری بن و رووسیا بەم شێوەیە بتوانێت سەرکەوتوو بێت و بێت شێوەیەک ئەم جەنگەیەک لای بێتەوە؟ زان چۆنە مەسەلەوەی کە ئەمریکا و ڕۆژئاوا دەستبەرداری ئۆکرانیا بن ئەمە بە جۆرێک تەسلیمبوونە بە رووسیاوە ئەمە سەرکەوتنێکە بۆ رووسیا کە پێم وایە ئەمریکا و ڕۆژاوا ئەمە بە ئاسانی ناکەن زان چۆن بۆ ئەوان ئۆکرانیا دەوڵەتێک نێکەوان هاوکارێکن ئۆکرانیا بە بڕای من جەبەی ئەمامی جەبەی پێشەوەی شەڕی ناتۆی لەگەڵ رووسیا من پێم وایە کە زان چۆن ئەوەی کە ئەمریکا و ئەوروپا بە جۆرێک تەرەدودیان هێلەوەی هەنێک چەک بن بە ئۆکرانیا بەڕای من ترسی ئەوانە کە زان چۆن ینی تەسعید یا بڵین بردنەسەری ئاستی کێشمەکێشەکە کەمە خەتەرە ینی مەسەن ینی ئەمریکا و ئەوروپاش مەسەن ئەم ناتوان لە ئێسەیە فەزاکە هێشتا ئەوە نییە کە مەسەن ئەم تەسعیدە بکەن ینی چونکە بەهەرحاڵ رووسیاش وەسایلی بەدەست ڕۆژیا کارتی لە دەسایە ئەگەرمان تەسعیدیکەن ئەوش دەتوانێت مەسەن تەسعیدی واسەکە کە ممکنە لە هەلومەرجی ئێستا خەتەرناک بێت بۆیە من پێم وایە کە ینی ئەمریکا و ڕۆژاوا بە شێوازێکی تر بە شێوازێک لە شێوازەکان ئەم وەزعە درێژەکەنەوە محاوڵات هەوڵەکەن زانکە هەوڵێن کە بەبێ ئەوەی کە زیاتر لەوە تونتری بکەنەوە مەسەن بۆ دەرەجەی خەتەرەوەی بڵێن بچێتە حاڵەتی خەتی سوور ئەمە مەسەن کە ناچار بێ رووسیا کارتی نهایی خۆی ڕاکێشەیە کەمە خەتەرێکی جددیە من پێم وانێ بەمە بگەن ئەمە ناکەن بەڵام بە شێوازی جۆرا و جۆر ئەمان هاوکاری من پێم وایە کە لە هزار هاوکاری ئۆکرانیاکەن پێویستیان بێت کە چۆن بە جۆرێک رووسیا مانوو بکەن ینی بەسەن ساڵێکی کە 2 ساڵی کەم شەڕە درێژە کێشە حتمما کێشە بۆ رووسیا دروست دەبێت حتمما شاکی بۆ درێ بە جۆرێک یانەوێت نەوێگەوەی کە پێڵەن نەزیف ینی ئەوە ئەم شەڕە بێتەوەی کە هێزێک لەباری اقتصادی لەباری سیاسی لەباری عسکەری لەباری ئینسانیەوە مەسەن رووسیا مانووکەن بە جۆرێک نوعێک لە تەسلیمی بکەن یا بەرحاڵ بە جۆرێک مەسەن مەجموعێک دەستکەوتی بەسەرا فەرکەن کە ئەوەی عەرەب پێڵێ وەجهێکیش بۆ ئۆکرانیا بکڕنەوە کە ئۆکرانیاش بە جۆرێک بە جۆرێک لەم مینا دەرچێت ینی بەرحاڵ ئەمە کێشمەکێشەکە کەس ناتوانێت پێشبینی بکە بەڵام ئەوکوتم بەسراو بە کێشمەکێشی نێوان ئەم دوو قوتبە ئەساسیەکە ئێستا بە بڕای من ناتۆ رووسیایەوە چارەنووسی ئۆکرانیا و با بڵێن کێف بەسراو بەم کێشمەکێشەوە ئەوە ئەتوانێت تەشخیصی بە ئایەکە مەسەن ئۆکرانیا ئەمێنێتەوە ئۆکرانیا ئەڕوات ئۆکرانیا مەسەن مەجبورە غەرب قبوڵی بکات کە بۆی وەزعەکە بە جۆرێک ڕابی بگرێن خەتەر نەبێت لەوە زیاتر مەسەن مەجموعێت تەنازل بۆ رووسیا بکەوە هەم بە جۆرێکی رووسیاش مەسەن حقوقەکانی لە ناوەندا لە بینە مەسەن شتێ ڕابگرن کە چوزانە بۆ نمونە غەرب هین ڕازی بکە ئۆکران ڕازی بکە بەعضێ شت
تەنازل بۆ رووسیا بکەوە لە بەرامبەر ئەوە رووسیا شەڕ بکە و بتوانن بە جۆرێک ئیمتیازاتێک بە هینیش بەنیان بە خودیمانەوەی ئۆکرانیا دەسەڵاتی ئێستا و بەعزێک دەستکەوت بە دەستبێنێت کاردانی کەم بمێنێتەوە مەسەن توان بەعزێک ئیسمەهینی اقتصادی تیا بکەن و غەرب بخۆی ئەمە تەویست بکاتەوە بە بڕوای من بەرحاڵ معلوم نیە وکوتم سە ناتوانێت پێشبینیەوەکە بەڵام من پێم وانەیە کە ڕۆژاوا لە ئێستا دەستبەرداری هینە بێت دەستبەرداری ئۆکرانیا بێ و ناشتوانێت کە بە جۆرێک ئەو چەکانی کە قەزیەکە بە یەکلایی بکاتوە بەو جۆرەی کە تەسعیدی وەزەکە بکات کە رووسیا ناچار کات دەست بۆ کاتی تر بکە بەڕای من ئەمە لە ئێستا مەسەن سیاسەتی غەرب و ئەمریکا و ئەوروپانێ بە قەناعەتی هەر ئێستا لە ئەوروپادا گرانیەکی زۆر هەیە باز دەکرێت کە لە هەندێک ناوچەدا تەنانەت چوار بەرامبەر نرخی هەندێک کاڵاکان چۆتە سەرەوە ژیان سەختتر بووە و تەنانەت لە وڵاتانێکی وەکو سوید و فنلەندی شەبازەوە دەکە کە ئازادیەکان بەرەبەر دەستبوونەوە دەچێت بۆ ئەوەی کە دڵی تورکیا ڕازیکەن و ئەندامبوونی ناتۆی ئەمان پەسەند بکات ئەمانە هەمووی وەکو کاریگەری ئەم جەنگە ناو دەبرێت بەڵام لە بەرامبەرشە دەوترێت کە سەرمایه‌داری خۆی لە قەیراندایە جەنگ هەبووە نەبووایە ئەم کاردەوانانە بە دەرەجەیەک هەردەبوون تێڕۆنینی ئێوە لە بەرامبەر ئەم ڕووداوانە و کاریگەریەکانی چییە؟ ئازاین چۆنە من ڕاستەوەی کە مەسەن سەرمایه‌داری دەورە نادەورە تووشی قەیرانە بێت و بە هەر قەیرانێک کە ڕوویە تاوان ئەوێ بە کارەسات بۆ سەر خەڵک بۆ سەر ژیانی خەڵک ئاسی مەعیشەتی خەڵک دابەزێ کرێکان کەمە بێتەوە مەسەلەن خەدەمات کەمە بێتەوە مەسەن ئەو ئیمکانات ئەو مەسئولیەتانەی کە دەوڵەت لە بەرامبەر خەڵکە لە ئەستوێرێ وردەوردە پاشکشە لێکە سیاست تەقەشف و ئەمانە هەمووی مەسەن ڕاگەێنن و ئەمانەیان کردو بەردەوام بەڵام بە بڕوای من مەسەلەی ئەم جەنگە زان چۆنە خۆی بەشێک بووە لە قەیرانەکە ینی مەسەلەن زان چۆنە سەرمایه‌داری جیهانی ئێستا لە قەیرانێکە هەتا خودی بەوەی کە دەرکەوتنی ئەقتابی تری سەرمایه‌داری ئەمانە ینی بەشێکە لە کێشمەکێشەکانی خودی بۆرژوازی کە هەر کەسە ئەوێت مەسەن جارێکی عادی تەقسیمی دنیا بکرێتەوە مەسەن دنیا خۆی دابش کراوە ینی ئەوە نییە کەمێ جارێکە دابش کرێتەوە ئەمانە هەر هێزە بە دەوری بە شوێن بەرژۆندەکانی خۆیان گەڕێ بە شوێن مەسەن ئیسماراتی خۆیان بە شوێن ئەوەی کە مەسەن سەرمایەکەی چۆن لە ئاسی دنیا بەگەڕ بکەوێت چۆن بتوانێت مەسەن قازان زیاتر بەدەمێت چۆن مەساڵحی خۆی پارێزێەوە چۆن هێزی عسکەری بۆ ئەم بەرژەوەندی ئابووری بەکارێنێت ئەمانە بەڕای ئەم شەڕە بەشێکە لە خودی هەتا بە جۆرێک بەشێک لە قەیران حەلی قەیران مارکس ئەمەی هەیەی لە خودی باسی قەیرانە کە مارکس باسەکاڵێکی لە وەسیلەکانی حەلی قەیرانەوەی کە بۆژای دەزەوە بۆ شەڕیان شەڕکردن بەشێکە لە هینەکە لە حەلی قەیران ینی کە بۆژای دەست بەبا مەسەن تەقەشوف مەسەن سەپاندنەوەی قەیرانەکان بەسەر خەڵکی کرێگا و زەحمەتکێشە بگورن داخستنی کارگەکان هەتا مەسەن بەشێک لە ئیفلاسی کۆمپانیا بچووکان و هەڵوشین لە کۆمپانیا گەورەکان و سەرمایە گەورەکان ئەمانە بەس وەسایلێکن کە ینی باڵێن هۆکار وەسایلێکن کە ئەتوانن بە جۆرێک بەپێی مێسۆدی بۆژوازی بەپێی سیاسی بۆژوازی و تەرحی بۆژوازی ڕێگەچای بۆژای ئەمانە بۆ هەڵمژین و بۆ هینی قەیرانە بەڕاستی بۆیە بە بڕای من پێمە ئەم شەڕەش خۆی بەشێکە لە تەعقیداتەکانی لە قەیرانی جیهانی سەرمایه‌داری کە بە بڕای من لە 2008 کە قەیرانێک گاتووە ئەگەر بۆ فەتێکی دیاریکرا و بڵێم هێور بێتەوە بەڵام جاری کە چۆتە ناو قەیران ینی پێم وایە کە ینی سەرمایه‌داری ساڵانێکی زۆر ناو قەیران بە دوای قەیرانە هینە کات ینی قەیران بە دوای قەیران تێپەڕێ و بە بڕای من ئەم شەڕێکە ئێستا هەیە ئەم شەڕێکە هەیە هینەکەی زیاتر لەسەریان قرس کردوتەوە مەسەن ئەگەر شەڕ بۆ حەلی قەیرانە لە تەحریقا مەسەن تۆ دیقەت بە شەڕەکانی شەڕی جیهانی یەکەم و دووەم بە جۆرێک بۆ حەلی قەیرانەکان بۆ بەشی زیاتر بەڵام خۆ دەوڵەتەکان زەریشیان تیا کرد بەڵام تەحریقا ئەم شەڕەکە ئەکرێت ئەوە دوای شەڕ دوای سەرکەوتن بتوانێت مەسەن فەزایەکی تر دروستکە کە بتوانێت ئیسمانی سەرمایەکەی کە بتوانێت جاریکە سەرمایە بەگەڕ کرد جاریکە قازان ینی کەڵەکەیەکی فراوانی قازانکانی حتمما لەم بینە ئەبێت بەشێک زەرەر بکەن بێ ینی وانییە کە مەسەن شەڕەکە و گرانیەکە و مەسەن هەتا داخسی بەجمێ معامیل و ئەمانە بەشێکە لە پرۆسی قەیرانەکە و بەشێکە لە خودی حەلی کێشە کرد بە بڕای من بۆیە بە بڕای من هەتا ئەو گرانی کە هەیە بەڵێ بەشێکی خودی سیستمی سەرمایه‌داریە کە خودی شەڕەکەش بەشێکە لە میکانیزمەکانی خودی کۆمەلگای سەرمایه‌داری ئەمە وەزعەکەی زیاتر خراپتر بووە معلومە لەبەرەوەی مەسەن بۆ من ئەمانە زانچ بە بیانووی کە شەڕیان هەیە لەگەڵ بۆنمە مەسەن غەرب دیعاکەی غەرب لەگەڵ رووسیا شەڕی هەیە مەسەن رووسیا ئەمنێتی جیهانی کردووە خەتەر لەسەر ئەوروپا اینجا ئەمە مەسەن
هەتا گیانی ناسیۆنالیستی لەناو ئەوروپا هین بێت بودجەی سەربازی زیاد بکرێت کە مەسەن ئەوروپا پێویستی بە پاراستنی خۆی لە بەرامبەر خەتەری رووسایە حتمما مەسەن سیاساتی خدماتی دەوڵەت بۆ خەڵکەمە بێتەوە چێتە نەفقاتی ئەسکەری و نەفقاتی ئەمنی و جاسوسی و چوزام ئەمانە زیاکە ینی ئەمانە واقعەتی هەتا بە جۆرێک تۆ دیقەت بە مەسەن تەواو لە بەرامبەر ئەترازاتی خەڵک زیاکە مەسەن سیاساتی سەرکوت مەسەن ئەچێتە پێشەوە بۆ لە ئەوروپا لە بەریتانیا هەر ئێستا حکومت پێژیانێکی کردو بە پەرلەمان کە بە جۆرێک محدود ینی مانگرتنەکە کرێکاریەکان محدود کاتەوە مەسەن قورسایەکی بۆ کە نتوانێت بە ئاسانی مانگرتن دروست بێت ینی حتمما ئەمان هەوڵن لەم فەزای استفادە بکەن بۆ ئەوەی کە فەزای ئەو ینی جۆرێک لە فەزای ئاوەڵایی کە لیبرالیزمی غەربی هێناوێتی لە وڵاتانی غەربیا بەرەبەرە تەنگی کاتەوە بێجگەلەوەی کە ئەو ڕەفاهی اقتصادی کە هەبوو ئەوەی کە هەتا بە جۆرێک حقوقی اقتصادی کە لە ئەوروپا لە وڵاتانی غەربیا هەبووە وەکو حقوقی مەسەن فەرد ئەمانە وردە و دەخریکە سەر بکرێتەوە هەتا ئەچێتە مەدانی ئازادیەکان و مەدانی حۆڕیەتی فەرد و دیقەت بە ینی زۆر پاشەکشە بە فەردیەکان کراوە لە کۆمەلگا غەربیەکانە بۆیە من بەڵێ پێم وایە کە ئەمە بەشێکە لە خودی قەیرانی سیستمەکە بەڵام ئەم شەڕەش خۆی بەشێکە ینی ئەمە جیاکراوە نییە شتێک نییە بەڵایەک بێ لە ئاسمانە بێت بەشێکە لە خودی قەیرانەکانی سیستم کەوری تر قەیرانەکەی قوڵ کردێتەوە بەڵام بۆرژوازی ڕێگەی تری نییە ڕێگەی تری نییە لە ئینە لە ڕێگەی شەڕەوە لە ڕێگەی تەقەشوە لە ڕێگەی فشارێنانە بۆ چینی کرێکان بەمە ئەوێت دەورەیەکی تازە لە ئیعادەی ئیستیسمار لە وەگەڕخستنەوەی سەرمایە لە لابردنی ئایقەکان و ڕێگرەکان لە بەردەم حرەکەی سەرمایە جاری کە زەمینە دروست کاتەوە زەمینەی ئیستیسمار و گەشەی سەرمایە و ڕبحێت و قازانجێنی سەرمایە زیاد کاتەوە ینی ئەمە حتمما ڕەنگە بۆ دەورێک مەشاکی دروستکە بۆ دەورێک بەسە بێ تەسحێ بۆی دەستکەوتی دەستکە بەڵام بەڕای من بۆرژوازی دەفکرێت کە لەم زەختەی کە قوبوڵێکە لەم شاری کە قوبوڵێکە سەرنجام هەم نیزامەکەی پارێزی هەم بتوانێت کە دەورەیەکی تر لە ئیستیسمار لەو بەرهێنی سەرمایە لە قازانجێنی سەرمایە جاریکە دابین کاتەوە. ئەی کاریگەریەکانی ئەم جەنگە لە کوردستان و عێراقدا چارێک دەبینرێت و ئەزموو نەکرێت ئەزان چۆن ئەگەر ڕەنگە بە شێوەیەکی ڕاستەوخۆ زۆر دەرنەکەوێت لە کوردستانە بەڵام من پێم وایە کە ئەم فەزایی کە لە ئۆکرانیا ڕوا وەکوتمان بەشێکە لە فەزای گشتی جیهانی بۆیە ناتوانێت کاریگەری نەبێت طبعاً خودی ئەو فەزای ئەو گرانی کە هەیە لە دنیاە ئەبین کە لە کوردستانیشا مەسەلەن لە عێراق و لە کوردستانیشا بە جۆرێک ئەمە زیایی کردوانی چکە مەسەن تۆ دیقەت بە بەشکی زۆری و مەوادانەی کە یەتە کوردستانەوە لە دەرەوەی کوردستانەوەیەت کە بە شێوازی جۆراجۆر کاریگەری لەسەر ئەمە ئین بووە لەسەر داناوە بێجگەلەوە فەزای سیاسی کوردستان ینی نامەعلومە چکە تا خودی فەزای عێراقیش نامەعلومە مەسەن ئەم کێشمەکێشانی کە هەیە کاریگەری لەسەر دەوڵەتای ناوچەکەدا لەسەر تورکیا لەسەر ئێران لەسەر خودی عێراق دانێ بۆیە بە بڕای من ئەم بارودۆخە گەر ئێستا ڕاستەوخۆ یا مەسەن وەکو لە ئەوروپاوە بۆ شکڵ دەرنەکەوێ مەسەن وەکو لە رووسیا بۆ شکڵ دەرنەکە بەڵام بە جۆرێکی ئەهوەنتر یا بە جۆرێکی غەیرەم باشتر بە بڕای من لەسەر کوردستانیش دەرکەوتووە لە باریەوەی کە گرانێکی بێوێنێ سەر لە کوردستان هەیە مەسەن بەردەوام دەسەڵاتداران حزابی دەسەڵاتدار فشارەکانی لەباری اقتصادی و بۆ سەر خەڵک زیاکە حڕیاتەکان هینەکات و خۆشیان تووشی تەناقوزات بوون بەهۆی ئەوزاعێک و کە ئێستا لە عێراقا و معلومی کە معلوم نیە وەزعی عێراقیش چۆنە بێت کەوتم ئەمە حتمما کاریگەری ئەم فەزا جیهانی لەسەر چکە ئێران چی بەسەریت مثلا دەوڵەتی تورکیا مثلا چۆنە بێ کاریگەریەکانی لەسەر عێراق چی بەسەری ئەمانەمووی فەزا بەڕای من دەورانێکی ناڕۆشنی لە عێراقش لە کوردستانیشە بەتایبەت دروست کردووە بۆ بێجگەلەوەی کەوتم فشارێکی اقتصادی کە تەنگی بە خەڵگەڵچنی و بەڕاستی هەم پێداویستیەکانی ناوخوانی کە ناخۆش بەرهەمێت بە حکومێک کە کاڵەکان گران بوون خاوەن کاڵەکان حتمما بەرەمەکان گرانکەن بۆی تەویزی ئەو زەرە بنەوە کە ئەیکەن و هەموو کاڵانشی کە لە دەروێت هەمووی بە سەری چەند قات ئەگاتە دەستی خەڵکی کرێکا و زەحمەتکێش و کەم دەرامەتی کوردستان کە بەڕاستی ژیانیانی بە ئەتوان بڵێم بە شێوەیەکی زۆر خراپ بەرەو خوارەوە هێنا و ئاسی مەعیشەتی بە شێوەیەکی خراپ بەرەو خوارەوە. پرسیارێکم نەماوە بەڵام ئەگەر لە پەیوەند بە جەنگی ئوکرانیاوە قسەیەک مابێت و بە گرنگی بزان ئاماژە پێدەن فەرموون بە کورتی. وەڵای من قسەیەک کە هەبێت بەداخەوە تقریبا ئەوەی کە عەرە بەڵێ حادیسێکە مەسەلەن شتێکە کە بە مێشکمایەت ئەنی لە فەزایەکە کە ئەم هێزانە پەلاماری بەشەرێ دەیەن مەسەن تهدید دەکەن
جەنگێکیان لە ئۆکرانیا دروستکە بەدەیان هزار کەس قەتوعام بووە وڵاتێک وێران بووە مەسەن ئەم قەیرانی اقتصادی کە کەمەری خەڵکی ئەوروپا و خەڵکی دنیای شکاندووە هەژاری داد و بێدادێتی هجوم بۆ سەر مافەکانی کرێکان و زەحمەتکێشانە کرێوەکو تۆش دەستکەوتەکان ئازادیەکان وردۆدا تەنگەبەرە کرێتەوە خەتەری مەسەن هەڕەشەی شەڕی ئەتۆمی ئەکرێ بە ئاشکرامان ڕاگەێنرێ بەداخەوە بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی چەپ و کۆمۆنیزم بزوتنەوەی سۆشیالیستی بزوتنەوەی ئەنتی سەرمایەداری بزوتنەوەی کە ئەم دنیای پێچەوانەیە کە هەموو ڕژی هەڕەشەی ینی لایەن دەسەڵاتدارانی ئەم دنیا پێچەوان هەڕەشە لە ژیانی خەڵکەکرێ بەداخەوە ینی هێزێکی کاریگەر کە بتوانێت سنوورێ بۆ ئەمە دابنێەوە ئەوەی کە لە جەنگی جیهانی یەکەمە بەرشەفەکان توانیان بە جۆرێک بە شۆڕشێک کۆتایی بەشەر لە رووسیا بێن واتە بە جۆرێک ببنەوە هۆی ئەوی کە بە جۆرێک بە بڕای من شەڕی جیهانی یەکەم ڕابگیرێ بەداخەوە ئەمە زعیفەوە ئەمە بە بڕای من ئەتوانم بڵێم بەم بەعدەی ئێسەی بەم وەزعی کە ئێسە هەیە ینی جیهان لەسەر لێواری خەتەر و کارەساتەکە ئەگەر ئەم هێزە بزوتنەوەی کرێکاری چینی کرێکار جەماوەری مەحروم هەموو ئەوانەی کە دڵیان بۆ دنیایەکی ئازاد لێ ئەیات بۆ دنیایەکی کە خاڵی بێ لە خەتەری شەڕ برسێتی خەتەری جەنگی ئەتۆمی چاوچنۆکی بۆرژوازی ئیمپریالیزم و دەوڵەتانی بۆرژوازی بڕام بیرێ لەوە بکەنوانی بیرێ لەوە بکەن کە ناکرێ ئاوا دەسەوە سامی بەرامبەر بە مۆزعی کە هەیە مەبەستەکەمە کە تەنهامە بۆ کوردستانێ بۆ سەرجەم بزوتنەوەی ئینسان دۆستی و یەکسانی خوازی و کرێکاری کۆمۆسی دنیاە کە بەڕاستی ئەم مۆزعا ئەگەر ئاوا بڕاتە پێشەوە بۆرژوازی ئەتوانێت کارەسات بەسەر بەشەریە تا بێنێرە کوی کە دوو جەنگی ماڵوێرانکەری بەسەر خەڵکا هێنا کە مەلایەن کەسی کوشت و کۆمەلگاکانیشی چەندی کۆمەلگای وێران کرد و چەندی شاری لەگەڵ خاکە لەگەڵ ئەرزا تەخت کرد. محسن کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش ماندوو نەبەر هەر بژین. عزیزان بڕیار بوو هەر لەم بەرنامەیەدا سەبارەت بە کۆمیتەی هاوپشتی لە بزوتنەوەی کرێکاری ئێران و بۆ پشتیوانی دەفڕۆشە نەنجاماوەریەکانی ئێران ئەنجام بدەین بەڵام کاتی بەرنامەکان بەرەو کۆتایی دەڕوات و ئەم چاوپێکەوتنان کە لەگەڵ دەشتی جەمالە ناڕاستە و خۆ پێشکەشتان دەکرێت کە هەردوای ئەم بەرنامەیە یاخود ئەو پەڕی لە سبەینێدا بەڵام لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.